بەنای خودای گەورە و مێرەبان. من ناوم ئەحمەد سەردارە، کارمەندم لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبان و سکرتێری دکتۆر زوبێرم، دکتۆر ڕەوەندم و ڕۆژانە کار دەکەین لە نەخۆشخانە کاتژمێر 2 تا 8 ئێوارە و ڕۆژانە ئێمە وەڵامی پەیوەندیەکان دەدەینەوە و سڕێی بۆ چارەخوازان دائەنین و لە خزمەتیان ئەبین. و زۆر خۆشحاڵم بە کارکردن لەم نەخۆشخانەیە، هەز بە ئاسوودەیەکی باش دەکەین لەم نەخۆشخانەیە و هیوادارم ئەم نەخۆشخانەیە هەروە بە بەردەوامی و بەسەربەرزی بمێنێتەوە، بە پێشانگی بمێنێتەوە و هەروەها سوپاس بۆ بەشی ڕاگەیاندنی نەخۆشخانەی نیشتەرگەری میهرەبانی بۆ ئەم بەسەرکردنەوەیە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.